بەشی مامەڵیان ئاگایان زیاتر لە یەکتری هەبێت و ئاگایان زیاتر لەو پرۆژە بڕیارانە هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی عێراق دەردەچێت و هاتنەکەی حەلبوسی نزیکە لە هاتنەکەی بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح ئەمە دەرەنجامی ئەو سیاسەتی کرانەوەیە دێت ئەو لێگەیشتنە دێت کە لەوان هەولێر و بەغدا هەیە بیریشمان نەچێت بەڕێز حەلبوسی ماوەیەک پێش سەردانی سەرۆکی خۆشەویستمان سەرۆک مەسعود بارزانی کردبوو دیارە سەرۆک بارزانیش بە حەلبوسی وتبوو کە هەرێمی کوردستان ئامادەیە بە هەموو شێوەیەک لەگەڵ حکوومەتی عێراقیدا ڕێکەوێت واتە جۆرێک لە هاتنی پەیامە لە نێوان بەغدا و هەولێردا. جنابەت باسی نەوتت کرد باسی پرسی پەترۆڵ و فرۆش و هەناردەکردن و ڕادستکردنی بە بەغداد کرد بەڵام پرسیار ئەوەیە بۆچی بەر لە پەسەندکردنی بودجەی 2019 ئەم شتانە باسی لێوە نەکرا دوای بە تەوافق باسی ئەوە کرا کە 250,000 بەرمیل نەوت ڕادست بکرێەوە کە دواتر ئەم کارێژ نەکرا ئێستا عێراقیەکان لەوە ناڕازین لەوە ناڕەحەتن حکوومەتی ناوەندی عێراق لەسەرم بابەتە بەڕێزت چ قسەیەک کاک کارزان هەورامی. کاک عەبدوڵڵا هەندێک هەنگاو کە هەرێمی کوردستان ناوێتی لەبارەی پرسینەوتەوە یعنی شتێکی ناچاری بووە ناچاری بۆ لەبەرەوەی ئێمە لە قەیرانێکی گەورەدا بوون حکوومەتی عێراقی بۆ ماوەی 3-4 ساڵ بودجە و موچەی هەرێمی کوردستانی نەناردووە و ئێستا فشارێک هەیە لەلایەن هەندێک لایەنی پۆپۆلیستی عێراقی لەسەر عادل عەبدولمەهدی دروستیان کردووە و ئەمڕۆژ ئاگام لێ بوو هەندێک کوتلە ڕاگەیەندرێکی هاوبەشیان هەبوو وتیان ئەگەر هەرێمی کوردستان هەر بەم شێوەیە بەردەوام بێت لەسەر هەناردەکردنی نەوت و لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک نەکەوێت ئێمە فشارەکانمان بەهێز دەکەین بۆ ئەوەی کە ئەو بودجەی لە حکوومەتی عێراقەوە دەڕوا بۆ هەرێمی کوردستان ببڕێنرێت واتە ئەم گفتوگۆ چڕێی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەیە ڕاستە بەشێکی پەیوەندی بە لێگەیشتنی هەردوو لاوە هەیە بەڵام بەشێکی دیکەشی بەڕاستی پەیوەندی بۆ هەیە کە جۆرێک لە فشار لەسەر عادل عەبدولمەهدی هەیە بەوەی کە دەبێت لەگەڵ هەرێمی کوردستاندا بگاتە ڕێکەوتن بۆیە هەرێمی کوردستان پێش 15 کە ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە بودجەی 2020 ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات هەرێمی کوردستان دەبێت پێش 15 مانگ پێش 15 لەگەڵ حکوومەتی عێراقیدا ڕێکەون بۆ ئەوەی پشکی بودجەی هەرێمی کوردستان لە پرۆژە بودجەی 2020 حکوومەتی عێراقیدا دیاری بکرێت وچوونی ئەو شاندەشتان ها بۆ ئەوەیە کە لەسەر ئەو وردەکاری ڕێکەون ئەو قسەی بەڕێزیشت ڕاستەکە ئایا وتت بۆ پێش پەسەندکردنی بودجەی 2020 عێراقی ئەم مەسەلەیە سەری هەڵداوە بەڵێ بێگومان وایە کاتێک کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگیدا لەسەر پرۆژە بودجەی 2020 عێراق تەواو ئەگەر هەرێمی کوردستان تا ئەو کاتە لەگەڵ بەغدا ڕێک نەکەوت بێت پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2020 عێراقیدا نامێنێت واتە ئێمە تەنها 20 ڕۆژێکمان لەبەردەستا هەیە بۆ چارەنووسی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا یەکلایی بکەینەوە. بەڵێ کاکارزان یەک پرسیاری تر لە جەنابەت پێم خۆشە بۆ چوونی بەڕێزت بزانم چییە. حکوومەتەوە هاتوو پرۆژە یاساکەی ئامادە کرد و دای بە پەرلەمان. پێ دوایە کە پەسەند دەکرێت چونکە کێشەی ئێستا حکوومەت نییە ئێستا ئەو کورت لە سیاسی و فراکسیۆنە سیاسی عەرەبانەی نێو پەرلەمانن کە دژی دانی بودجە و کێشەکانی هاوپەیوەند بە هەولێرن. ئایا پێ دوایە کە ئەوان ڕازی دەبن کە بودجەی ساڵی 2020 ئەو جۆرەی کە هەرێم دێ پەسەند بکرێەوە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە پەیوەندی لەگەڵ بودجەدا ببڕێتەوە و تاوە بێ؟ کاک عەبدوڵڵا پرسیارێکی زۆر جوان بوو ئەمە وەکو دەبێ وەکو ئێمە پلان ئەی و پلان بی تەماشای بکەن پلان ئەی ئەوەیە ئەگەر هاتوو زۆرینەی کوتلەکانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەزامەند نەبوون لەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە لەسەر پرۆژە بودجەی 2020 عێراق ئەگەر ڕەزامەند نەبوون و نەیان هێشت دەنگی لەسەر بدرێت ئەو کاتە دەبێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق دووبارە سیاغەی ڕێکەوتنەکەی لەگەڵ هەرێمی کوردستان بکات بۆ ئەوی بتوانێت زۆرینەی فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕازی بکە خۆ ئەگەر هاتوو هەر حکوومەتی عێراقی یاخود کوتلە سیاسیەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر بەو ڕێکەوتنە ڕازی نەبوون بەسەر جەم پرۆژە و خاڵەکانی ڕێکەوتنەکەی هەردوو لە ڕازی نەبوون ئەو کاتە پلانی بی هەیە پلانی بی ئەوەیە کە بەڕاستی دەبێت ئەمریکیەکان کە وەکو حرفی دەسەڵاتی عێراق تا ئێستا خۆیان نیشان دەدەن دەبێت ئەوان بێنە سەرخەت دەبێت ئاگایان لەوە بێت کە گرژیەکانی نێوان هەولێر و بەغدا دوازار لە بەرژەوەندی ئەمریکیەکان دانیە
و خاڵێکی دواتر کاک عەبدوڵڵا دەبێت ئەوە بزانێت کە حکوومەتی عێراقی مەترسیەکی جدی لەسەر هەیە بەوەی کە ئێستا گرفتێکی گەورە لە کەنداو هەیە بە تایبەتی دوای ئەو دوو ڕۆژەی ڕابردوو کە لە کەشتیە بار هەڵگرە نەوتیەکانی سعودیە دراوە 140 هەناردەکردنی نەوتی عێراقی لە ڕێگەی کەنداوە هەیە ئەگەر بێت و گرفتێکی بچووک بۆ کەنداو دروست بێت حکوومەتی عێراقی ناچارە دەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕێکەوێ بۆ ئەوەی نەوتی حکوومەتی عێراقی ئللا یەک چارەسەر هەیە دەبێت لە ڕێگای هەرێمی کوردستانەوە ببرێ بۆ بەندەرەکانی جیهانی دەرەوە و بیریشمان نەچێت دوێنێ پێرێ سامر غزبان وەزیری نەوتی عێراقی ڕایگەیاند ئێمە بەنیازین یعنی حکوومەتی عێراق بەنیازە پرۆژەی هێڵی بۆڕی هەناردەکردنی نەوتی حکوومەتی عێراقی لە کەرکووکەوە بۆ بەندەرەکانی جیهان نوێ بکاتەوە پرۆژەیەکی نوێ ئەنجام بدات بۆ لە بەرەوەی بۆڕێنەوتەکە پێشتر کرا بۆ هەدەفی تیرۆریستانی داعش کەواتە حکوومەتی عێراقیش لەو مەترسیە تێگەیشتووە کە گرفتێکی گەورە لە کەنداودا ڕوودا جگە لە هەرێمی کوردستان دەرچەیەکی دیکەی نییە بۆ فرۆشتنی نەوت و خۆشمان دەزانین لە 90 داهاتی هەرێمی حکوومەتی عێراقی لەسەر فرۆشتنی نەوتە واتە چەندە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێکەوتن هەیە لەگەڵ حکوومەتی عێراق دوو بەرامبەر حکوومەتی عێراقی پێویستی بەوە هەیە و هەرێمی کوردستان وەکو دەرچەیەکی نوێ بۆ فرۆشتنی هەناردەکردنی نەوت بدۆزێتەوە. زۆر سپاس دەکەم کاکە کارزان هەورامی کادیری لە قیدوی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان بەشدار بوویت و وەڵامی پرسیارەکانی منتدایە.